سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشە ناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەد هیوا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانەوێت هەڵوەستا لەسەر پندێکی دیکەی شاعیری گەورەی گەلەکەمان پیرەمێرد بکەین کە لە دێڕە شعرا دەفەرمێت ئەو پیاوە گەورەی خۆی بەکەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەر ئەخرێ. پیرەمێرد لەم پندەدا باز لەوە دەکات کە ئێمە خۆمان بە شت نەزانین، خۆمان بە گەورە نەزانین، خۆ بەزلزان نەبین، لە خۆبایی نەبین، هەرکە لە ناو کۆمەڵگادا شخصیت و پلەیەک و کەسایەتیەکمان بۆ دروست بوو نەبێتە هۆی لە خۆبایی بوونمان. خۆ ئەگەرچی لەم پندەیە پیرەمێرد باز لەوە دەکات مرۆڤ هەرچەندە سادە و ساکار بێت، مرۆڤ هەرچەندە تەواضعی هەبێت، مرۆڤ هەرچەندە کەسێکی سادە و ساکار بێت لە نێو کۆمەڵگەدا، ئەوە چەندێ قورسایی هەیە خۆی لە ئەسڵدا زیاتر سەر ئەخرە ناو خەڵکیدا خەڵکی بە چاوی گەورەوە سەیری ئەو کەسانە دەکەن. بەداخەوە زۆر کەسمان هەیە کەسانێکی لە خۆباین، کەسانێکی خۆبەزلزانن، بەبێ ئەوەی هیچ بن، بەبێ ئەوەی شتێکیان کردوێت لە نێو کۆمەڵگەدا کە جێگەدەستیان دیار بێت، بەڵام خۆیان بە گەورە دەزانن بەسەر خەڵکانی دیکەدا. ئێمە لەم پندەدا دەمانەوێت مرۆڤەکان سادە و ساکار بن، خەڵکی تر بە گەورەیان بزانن، نەک خۆیان بە گەورە بزانن. ئێ بەڕێز و خۆشەویست بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان با بزانین هاوڵاتیان ڕاو بۆ چوونان چییە سەبارەت بەم پەندەی شاعیری گەورەی گەلەکەمان مامۆستا پیرەمێرد. فەرمون بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئەو پیاوە گەورەی خۆی بەکەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەرەخرێ. ئەوە شعرێکی شاعیری گەورەی پیرەمێردە زۆر مبارەکە و پیرۆزە و خۆشە. پیرەمێرد لەم شعردا باز لەوە دەکات مرۆڤ هەرچەندە گەورە بێت بەڵام ئەگەر سادە و ساکار خۆی دەرخست لە نێو کۆمەڵگەدا ئەوە سەنگ و قورسایی زیاتر لای خەڵک دەرەکەوێت. ئایا لەم ڕۆژەدا مرۆڤەکان سادە و ساکارن یان خۆیان بە شتە زانن، خۆیان بە گەورە ئەزان بەسەر خەڵکانی دیکەیە؟ وڵا لەم ڕۆژەدا کەس خۆی بە سادە و ساکار نازانێت، کەم مەگەر پیاوێک وەک کابراڵێ بەخۆیان بچێتەوە. ئەگینا ئەوانە هەموو کەسە داوای کورسی و سەرمایە و شت دەکەن. منیش ڕام لەسەرەوە هەر کەسێ خۆی بە بچووکی خەڵک بزانێ خەڵک بە گەورە سەیریەکە، هەر کەسێکی ژۆک و ئەمانە ئاگای لە خەڵک نەبێ خەڵکیش بێڕێ سەیریەکە. کەواتە مرۆڤ ئەبێت بەکری هەبێ بۆ بچووکی خۆی، لە ئاسی بچووکی خۆیە خۆی بەکەم ڕابگرێ. ئەو پیاوە گەورەی خۆی بەکەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەرەخرێ. جەناب ڕا بۆ چوون و چێ لەسەرم پەندە زۆر جوانە، سێکی زۆر جوانە ئەو پەندە ئەوەی خۆی بە گەورە بزانێ دایمە خەڵک بەکەم ترێزانێ، خۆی بەکەم بزانێ خەڵک بە گەورە ترێزانێ. کەواتە گرنگە مرۆڤ خەڵک بە گەورەی بزانێت. خۆت ئەساس نی خەڵک ئەبێ قەرار با تۆچی تو چینی وەنیە کەسانێکمان هەن لە نێو کۆمەڵگادا بچووکن، کردەوەیان بچووکە، جگەرەسان لە کۆمەڵگەدا دیار نییە، بەڵام لە ڕەفتار و هەڵسوقۆتیانە خۆیان زۆر بە گەورە ئەزانن. لای تو ئەم کەسانە چین چۆن باسییانە خۆشنەوانە ئەوانە هەست بە نەخۆشی ئەەکەن، هەست بە نەقسەکەن، ئەوانە جینایەکێک ئینسان خوا دروستی کردو هەمووکو یەک وایە. وەنیە لە قورئانە ئەفەرمێ جیاوازی مرۆڤەکان نییە جگە لە تەقوا إلا لا فرق بين عربي أو أعجمي إلا بالتقوى. ونية إلا بر أوكا هيك فكرة فرقي نية لقال أبيكا. ونية بلان تو خو بجورب زاني خلق شردي بجورب زاني نخود بخو بجورب زاني حتى خو بجورب زاني خلق ببتوك الدزاني. كاتم مروف السادة وساكارة كان كجوران لناخا. بله. كسادة خواني شاندا خلق بجورة سيدنا كان. سيرك بله أو شتى زور جوانا أو بنت زور جوانا من لقريام. اینجا من هینی شعریشی هەیە لە بەرما وەفدی کوردستان کە لە شەڕی بەردەی سەرا لێرە 1930 شەڕ بووە، وەفدێک چۆوە بەغا ئەو شعری وتووە. وەفدی کوردستان میلەت فرۆشان هەرزە وەکیلی شاری خامۆشان چەپکێ لەو گوڵەی باخەکەی سەرا کە بە خوێناوی لاوان ئاودرا برن بۆ خزمەت عەرشی عێراقی برێن یار باقی هەم سوحبەت باقی پەردە و تارای سوور برن بۆ ئەمیر برێن پاش کوشتار هێشتا تۆی دەرگیر. لا أكيد إنسان لجيانا تواضع تۆزێک کوردەکەشم زۆر ئین نییە، تەواضع و خۆی بچووک
باشترە لەوەک ئیسیعلای هەبێ لوتی بەرز بێ تەکەبوری هەبێ دائما بەساتە جوانترە مرۆڤ بێ خەڵک بە گەورە سەیری کار نەک خۆی طبعا ئەبێ خەڵک تەقیمیکە خۆی تەقیمی خۆی نەکە من طبعا من خۆم بائی نەزانم بەس نەزڕەتی خەڵک مهمە بۆم ئەچ باشە بۆ چوونە گژێ دەوترێ لەم ڕۆژێ ئەگەر سادە و ساکاربی خەڵک زۆر بەکەم سیرتەکان ئەم بۆ چوونە ڕاستە زین چی ئینسان ئەگەر سقی بەخۆی هەبێ علاقەی تەقیمی خەڵکی نییە من ئەزانم خۆم چیم خێر الناس من نەفع الناس من خۆم ئەزانم خۆم چاکم یا خراپم پیرەمێر باز لەوە ئاکات مرۆڤ ئەکەر گەورە بوو بەڵام بە بچووک بە سادە و ساکاری خۆی دەرخست ئەوە لە نێو خەڵکیدا زۆر لەوە زیاتر سیر ئەکرێت باڵێ ئەگەر یەشێک خۆی بە گەورە بزانێت گەورەزانین تا حەدێت نییە هەموو کاتێ لاوانە ناو خەڵکیکە بە سوک سێکرێ بەڵام تا خۆی بە بچوو بزانێ لای خەڵک خۆشەویسترە کاتە مرۆڤ سادە و ساکار سادەبی باشترە چکە خۆی گەورەی وای دروستکردی دەبێ خۆ بە سادەی خۆت بڕۆ بەڵام خۆ بە گەورەزانین خراپە لە کۆمەلگای وای داهاتوە خەڵک تۆزێ پارەی هەبێ یان تۆزە شتێکی لە خەڵک زیاتری خۆی بە گەورە ئازانێ بوغرابێ بوغرابوون ناو ئێمە زۆر بووە هەستی پێ ئەکرێت لە ئێستادا حال بە ئاشکرا دیارە لە هاتوشوی خەڵکییانە بۆ لای یەکتری خەڵک بۆ گوجاران هاتوو یەکتری ناکە نەماوە سۆز و خۆشەویستی نەماوە هیچ هی بوغرابوونە ئێستا من کابرایەکەم نیمە تۆ هەتە سەردانی من ناکەیت دەبێت کە تۆ هەتە من نیمە کۆمەلگای ئێمە ئێستا هەمووی وای داهاتوە من خۆم ئەزانم خۆم چاکم یا خراپم لە کۆمەلگای ئێمەش وای داهاتوە خەڵک تۆزێ پارەی هەبێ یان تۆزە شتێکی لە خەڵک زیاتری خۆی بە گەورە ئازانێ طبعا ئەوانەی خۆیان بە گەورەزانن بەس خۆیان بە گەورەزان کەس بە گەوریان نازانێت خەڵکەکەش گەورەی کردوون بەڕاستی بەداخەوە گەورەی ئینسان لەوایە خۆی معدل بە بچووکتر بزانێت لە خەڵک دڵسۆز بووی پاک بووی بۆ خاک و نیشتیمان بۆ میلەتەکە و بۆ هەوڵاتیانێ ئەو وەختە تۆ گەورەیت خۆشوونێکی زۆر تاژا دۆ قسە جوانتر هەبێ ئەبێ ئەمانەی خۆیان بیکەم بە عیبرەت و بیکە مەدرەس لێ وەگرن بە پرسانی خۆمان بەرپرسان بەڵێ بۆچی هەموو میلەت نەکە بۆ بەپرسان ئەوەی کە خۆی بکەم بزانم عادە گەورەیە لەگەڵ هەموو کەسێکە ئێوەی خۆی بە گەورەزانێ ئەوە هیچ نییە بنیەتی نییە خۆی کە گەورە بوون چییە تۆ کەسێ ببینی خۆی بە گەورە ئەزانێت چۆن سەیری ئەو کەساکەی زۆر بێ مستەوا تەماشایەکەم زۆر بە هیچ تەماشایەکەم چێک ئینسان هەر ئینسانە خوا هەمووی خەڵک دۆ بە یەک چاو تەماشای هەمیگرێ نەک فەرق و جیاوازی ئەو پیاوە گەورەی خۆی بە کەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەراخرێ بۆ چوونی بەڕێزە لەسەرم پەندە چییە ئەو پندێکی جوانە و زۆر نەسیحەتە بۆ هەموو ئینسانێک باشە زۆر کەسمان هەیە لە نێو کۆمەلگادا هیچ نین هیچ جگەرەسێکیان دیار نییە بەڵام زۆر گەورە خۆیان نیشانەدەن بەسەر خەڵکی ترا لاف و گەزاف لێ ئەدەن ئەم جۆرە کەسانە خوێنەوەی تۆ چییە بۆیان ئەو جۆرە کەسانە خۆیان سووکن لە بەرچاوی خەڵکی شار سووکن کەواتە مرۆڤ ئەبێ سادە و ساکار بێت خەڵک بە گەورەی بزانە نەک خۆی ئەبێ ئینسان ئەو ئینسانەی کە دروست بووە کە کەوتە دنیا و تەمەنی چووە کاتی خۆی ئەبێ خۆی بە بچووکترین ئینسان بزانێت لە ئاستی گەورەترین ئینسانە لە ئاستی مناڵیشە ئەوەی کە ئەو توێتی گەوهرە و توێتی ئەو قسانە هەمووی ڕاستە و هاتۆتە دی و زۆر قسەیەکی جوانە تۆ هەتا خۆت ڕێز لە خۆت بگری هەتا احترامی خۆ بگری خەڵک زیاتر ڕێز لێگرێ خەڵک زیاتر ینی نرخێکی بۆ دانێ هەتا تۆ خەڵک خۆ بە بچووکتر بزانی لە چاو خەڵکی ترا خەڵک بە گەورە سەیری دەکا جا ئینسان نابێ هیچ کاتێ هیچ زمانێک و هیچ وەختێک بە هەچ پلە و پایەیە کابی خۆ بە گەورە بزانی گەورەی بەس بۆ خوای گەورەیە بەس خوا ئەتوانێ خۆی بە گەورە دانێت چونکە خالقی ئەرز و ئاسمانە عەبدێکی وەکو من چییە خۆم بە زل بزانم خۆم بەسەر دراوسەیە بەسەر ئەم و ئەوە خۆم بە ڕۆحم زل بێ و تەکەبورەمە بێ بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کەسانێک هەن ئەگەر چی زۆر بچووکن لە بنەڕەتدا ئەگەر چی کەسایەدی و پێگەیەکی وایان نییە ئەگەر چی مەنسەبێکیان نییە ئەگەر چی نەیانتوانی وە خزمەتێ بە کۆمەڵگاکەیان بکەن بەڵام لە ڕەفتار و هەڵسوقەوتیانە ئەوەندە خۆیان گەورە نیشانەدەن خۆیان بە شایەک ناگۆڕنەوە لە شێوازی قسەکردنیانە کاتە لە مەجلیسا دانیشن
لە شێوازی ئەوەی کە ئەچنە ماڵی خەڵک ماڵی هەموو کەسێک ناچن ڕەفاقەتی هەموو کەسێک ناکەن لەگەڵ هەموو کەسێکا وتوێژ ناکەن لە هەموو کۆڕکۆبوونەیەکە ئامادە نابن ئەوەندە خۆیان بە گەورە دەزانن ئەمە یەکێکە لە دەردەکانی کۆمەڵگەی کوردی کە لە ئێستادا بەدی ئەکرێت بەداخەوە بۆ چوونەکانی جوای لێ هاتووە دنیاکەمان ئەوەندە خراپ بوو هەندێک کەسیشمان هەیە ئەگەر سادە و ساکار خۆی نیشان بدات خەڵک زۆر بەکەم سەیری ئەکات خەڵک زۆر بە لاوە سەیری دەکات حسابێکی بۆ ناکەن لەم ڕۆژگارە وای لێ هاتووە گەر قاتێکی جوانە لەبەرا بێت ئەگەر بۆنێکی خۆشبەی لە خۆت ئەگەر ئۆتۆمبیلێکی جوانە پێ بێت ئەمە گەورەیە لای خەڵکی ئەم ڕۆژگارە کە ئەمە هەڵەیە پێچەوانەکە ئەوەیە کە پیرەمێر دەفەرمێ ئەو پیاوە گەورەی خۆی بەکەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەرەخرێ بۆیە گرنگە مرۆڤ هەمیشە تەواضعی هەبێت بۆیە زۆر گرنگە مرۆڤ خەڵک بە گەورەی بزانێت نەک خۆی بە گەورە بزانێت چونکە هەمیشە ئەو کەسانەی کە خۆیان بە گەورە دەزانن بە پێی زانستی دەروونناسی سەلمێنراوە ئەو کەسانە لە ڕووی دەرونیەوە نەخۆشن شتێک هەیە پێی دەوترێت شعور بین نەقس واتە هەستکردن بەکەمی لە ڕێگەی خۆ بە گەورە زانینەوە ئەم جۆرە کەسانە دەیانەوێت باڵانس ڕاگرن لە نێوان خۆیان و ئەو کەسانی کە خەڵک بە گەورە سەیرانەکات زۆر جار ئەم شعور بین نەقسەیە وا لە مرۆڤەکان دەکات کە خۆیان بە گەورە بزانن لە نێو کۆمەڵگادا ئێمە هیوادارین مرۆڤەکان سادە بن بە سادە دەرکەون هیوادارین مرۆڤەکان ئەوەندە بە جوانی خۆیان نیشاندن کە خەڵک بە گەورە سەیران بکات خەڵک وەکو کێوێک سەیران بکات نەک خۆیان بە گەورە بزان و خەڵکانی دیکەش با بچووکتر بزانن لە خۆیان ئەم جۆرە کەسانە بە دڵنیاییەوە ڕەنگە لای کۆمەڵە کەسی دیاریکراوەکو خۆیان گەورە دەرکەون بەڵام لای کۆی گشتی کۆمەلگا ئەم جۆرە کەسانە کە خۆیان بە گەورە دەزانن بە پێچەوانەوە خەڵک زۆر بە بچووک سەیران دەکات هیوادارین مرۆڤەکان سادە بن هەروەکو پیرەمبەر فەرموویەتی لەم پەندە جوانەدا ئەو پیاوە گەورەی خۆی بە کەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەرەخرێ بۆ چوونی تۆ لەسەرە بەچییە بەتەکی دوایە هەست کەسێک خۆی بچووک بگرێ دیارە ڕێز بە بەرابەرەکەیدا کە ڕێزی بەرابەرەکەیدا مانای خۆی گەورەیە بێ بەڵام هەست کەسێک لە ناخی خۆیان ئەگەر خۆی زۆر بە گەورە بزانی خۆی زۆر بە گەورە زانی ئەوانە کەس بە گەورەی دانانە کەس بە گەورەی دانانە یعنی هیچ یعنی گەورە نییە هیچ نییە بەتەکی دەو شارە بەتاواتی 100 وایە کەواتە مرۆڤ پێویستە سەرەتا کردەوەی جوان بکات دواتر خۆی سادە نیشان بات پاشان خەڵک بە گەورە سەیری کات نەک خۆی بەڵێ ئەبێ لە ئینسان لە کردەوەکانیا جوان بێ نەک لە قسەوانە ئەگە کردەوەی جوان و لای خەڵ زۆر جوانە ئەگە کردەوەی ناشرین بوو ئەگە شەنە خۆی بە گەورە بزانن شەنە خۆی بەزل بزانێ هەر بچووکە وڵی ئینسان ئەوە مەسەلە تەکەبر و گەورەی ئینسانەکانە ئینسانەگە خۆی بە گەورە نەزانێت لەسەر خەڵکە ڕێزی خۆی ڕابگرێ و احترامی خەڵک بێ خۆی بەکەم بزانێ مەبەستی ئەوەیە زیاتر تۆکو مرۆڤێک وەکو هاوڵاتیەک ئەو کەسانەی کە خۆیان بە گەورە ئەزانن تۆ چۆن سەیرانەکەی ئەوەی کە خۆی بە گەورە داخە دوو چەند شتێک کابرا عیلمی هەبێ و زانا بێ گەورەش بێ ناو خەڵکاوە خۆی عیلمەکە گەورەی کردووە ئەگە مەسەلە تەکەبور بێ و پۆست و پایە بێ لە ناو خەڵکا ڕێزی نییە ئەو کەسە ڕێزی هەیە کە خزمەتی خەڵک کات بۆ چۆنی من وتەیەکی زۆر جوان و پیرۆزە ئەو وتەیەکە لە وتە بەڕێزەکانی پیرەمێرد لە ناو شاری سلێمانی باشە ئەو مرۆڤانەی کە خۆیان گەورە نیشانەدەن تۆ چۆن سەیرانەکەی بە بچووک سێریەکەم چووک هەست کەسێ خۆی بە گەورە زانی بەعکسەوە بە بچووک بەسکەکە خۆ بە بچووک بزانی و بە خزمەکاری میلەت و خەڵک بزانیت ئەوە گەورەی لە ناو میلەت و ناو خەڵکە مرۆڤ بێ خەڵک بە گەورەی بزانێن نەک خۆی بزەبت بەڵە قوربان وایە ئەبێ خۆ بە بچووک بزانی ئەنجا خەڵک بە گەورە دەزانێت ئەو وەختە میلەتی شو ئیشتیمانیش بە گەورە دەزانێت من خۆم ئەزانم خۆم چاکم ناخراپم لە کۆمەلگای مەش وای دەهاتوە خەڵک تۆزە پارەی هەبێ یا تۆزە شتێکی لە خەڵک زیاتر خۆی بە گەورە ئازانێ طبعا ئەوانەی خۆیان بە گەورە ئازانن بەس خۆیان بە گەورە ئازان کەس بە گەوریان نازانێت خەڵکەکەش گەورەی کردو بەڕاستی بەداخەوە گەورەی ئینسان لەوایە خۆی مەعەدەل بە بچووکتر بزانێت لە خەڵک دڵسۆز بووی پاک بووی بۆ خاک و نیشتیمان بۆ میلەتەکە و بۆ هەوڵاتیانێ ئەو وەختە تۆ گەورەیت ئەو پیاوە گەورەی خۆی بە کەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەرەخرێ بۆ چوونی تۆ لە سەرمە چییە؟ جا ئەوە هەر کەسە ڕێز لە خۆی نەگرێمانە خەڵک ڕێزی لێ ناگرێەوە ئەوەیە زەلامێ ئەبێ ڕێز لە خەڵک گرێ ئەجا خەڵک ڕێزی لێگرێ تۆ ڕێز لە خەڵک نەگری تا ئەوەرە بڕێ خەڵک ڕێزی لێ ناگری پیرەمەردی شاعیر دیێڕە شعری جوانیە فەرمێ ئەو پیاوە گەورەی خۆی بە کەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەرەخرێ
بۆ چوونی تۆ لەسەرمە چییە؟ طبعا پندێکی زۆر جوان عیبی نییە هیچ کەم کورتیانی ئینسان تا خۆی بەکەم بگرێ و خۆی مەتەواضع بگرێ ئەجێتە ڕێکسی ئینسانەوە و زیاتر ڕێزی لێگرن. باشە پیرەمێرد لەم شعرا باز لەوە دەکات کە پێویستە مرۆڤەکان خەڵک بە گەورەیان بزانێت پێویستە خۆیان سادە دەرخەن و خەڵک بە گەورەیان بزانێت. مرۆڤ لەم ڕۆژگارەیە خەڵکی ئەم ڕۆژگارە بە تایبەتی میلەتی کورد تا چەند سادە خۆیان نیشانەدەن تا چەند خۆیان بە گەورە نیشانەدەن. خۆیان نیشان نادەن جا لەوە سادەتر چییە لەو ئەو پڕی هاتووە لە سادەیەوە هیچیان بۆ نەماوەتوار هیچیان دەسەڵات نییە ئەو پڕی سادەی نووسن میلەتی کورد لە هەموو میلەتەکان کە بگرە سادەترن. مرۆڤ بێ خۆی بە گەورە بزانێت یان خەڵک بە گەورەی بزانێت؟ ئەبێ خەڵک بە گەورەی بزانێت تەواو خۆی بەگەم تر لە خەڵک بزانێت خۆی لە مستوای خەڵکی بزانێت خەڵک بە گەورەتری بزانێت. ئەو کەسانێک کە خۆیان بە گەورە ئەزان تۆ چۆن سەیرانەکەی؟ تەمان لای خەڵک گەورن لای خۆیان گەورن لە بەرچای خۆیان گەورن بەس لە خەڵکی کاوانین ئەو ڕێز و شخصیاتیان نییە گەورن. پیرەمێردی ڕە شعری جوانی هەیە ئەفەرمێ ئەو پیاوە گەورەی خۆی بەکەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەرەخرێ. جەناو بۆ چوونت چێ لە سەرم پەندە؟ وەڵای بڵێم چییان هەوڵات تقریبا باش ڕستەکەی ڕاستەوە. پیرەمێرد باز لەوە دەکات مرۆڤ ئەگەر چی زۆر گەورە بێت بەڵام ئەگەر بە سادە و ساکار خۆی دەرخست ئەوە لای خەڵک زۆر گەورە دەرەکەوێت. هەمووشی بە ساستادە ئەوە ڕاستە قسەکە ئاینە سا پیرەمێردەکانی هەمووشیان ڕاستەوە لەجێ خۆشێتی. تۆ مرۆڤانەی کە خۆیان بە گەورە ئەزانن چۆن سەیرانەکەی؟ وەڵای اینجا بەس خوا گەورەیە گەورەی بەس بۆ خۆیە و عەبد نییە. واتە مرۆڤ سادە و ساکار بێت. لە سادە و ساکار بێت بەس گەورەی بەس بۆ خۆیە و عەبد نابێ. عەبدێک چییە کە خۆی بە گەورە بزانێ؟ کەواتە ئێمە پێویستە خەڵک بە گەورەمان بزانێ نەک خۆمان. تەواوە تا قسەکە جوانە لەوە بێ وایە تەواوە. بالفعل وایە هەچ کەسێ بچووک بێ خۆی بە گەورە بزانێ لە هیچ شوێنێک شاجی نامێتەوە هیچ شتێکی شیوە ناکرێت. تۆ مرۆڤانەی کە خۆیان بە گەورە ئەزان چۆن سەیرانەکەی؟ وەڵا هەروە کەسێکی احتیاطی سەیرانەکە ئەو کەسانی خۆشیان بە گەورە بچووک بن و خۆیان بە گەورە بزانن ئینسانێکی فاشن. بۆ چوونەگەی دەوترێت لەم ڕۆژەیە ئەگەر چی مرۆڤ خۆی زادە و ساکار دەربخات بەڵام خەڵک زۆر بە بچووک سەیرەکات خەڵک بەلاوە سەیرەکات. نەخێوانێت زۆر کادەیە ئینسان سادە و ساکارە بەس وای لە خۆی کردووە خەڵک بە چایشی گەورە سەیرەکە. کەواتە ئێمە ئەبێ خەڵک بە گەورەمان بزانێت نەک خۆمان بە گەورە بزانین. بالفعل وایە. وەڵی طبعا وایە پیرەمێردی شعری زۆر جوانیە هەرچی شعریشی وت بێ هەمووی ئێستا لەم کاتەیە ئێمە یاسا هاتوۆتە دی طبعا وایە تەیید یەکەم لە ساسەد. ئەو کەسانێک کە خۆیان بە گەورە ئەزانن بەڵام بچووکن لە ئەسڵا تۆ چۆن سەیرانەکەی؟ طبعا ئەوانەی خۆیان بە گەورە ئازانن بەس خۆیان بە گەورە ئازان کەس بە گەوریان نازانێت خەڵکەکەش گەورەی کردوون بەڕاستی بەداخەوە خەڵکەکە ئێمە دیکتاتۆر دروستەکە ژینا دیکتاتۆر خۆی دروست نابێت خەڵکەکە مستحقی ئەوەیە و خۆی واکە کە ئەمانە بوون بە دیکتاتۆر بەسەرم شعبەوە. کەواتە بێ مرۆڤ خەڵک بە گەورە سەیریکە نەک خۆی بە گەورە سیرکە. مرۆڤە بێ کاتێک گەورەیە کە جوان خزمەتی میلەتەکەی بکە نەک خۆی بەسەرۆک گوزانێ و هیچیش بۆ میلەتەکەی نەکە. سەرۆکە بێ لە خزمەتی میلەتا بێ نەک میلەت لە خزمەتی سەرۆکا بێ. باشە ئەو کەسانێک کە خۆیان بە گەورە ئەزان تۆ چۆن سەیرانەکەی؟ وڵای ئەو بەس خۆیان بە گەورە ئازانن من بە هیچ شێوەیەک هیچ حسابیشان بۆ ناکەم. ئینسانە بێ بە کردەوەکانی گەورە بێ نەک خۆی بە گەورە بزانێ. کردەوە ئینسان گەوراکە کردەوەی جوان ئینسان گەوراکە نەک خۆت بە گەورە بزانێ. مرۆڤ ئەگەر سادە و ساکار بوو بەڵام لە ناخی خەڵکا زۆر گەورە بوو ژیانی چۆنە گوزارێ خەڵک چۆن باسی لێوە دەکا؟ ئەوە ئینسانێکی تێگەیشتووە و ئینسانێکی بڵێم ڕۆشنبیر و ئینسانێکی بڵێم ئینسانی سادە و ساکار هەموو کەسێ خۆشیەوێ. کەواتە مرۆڤ بێ خەڵک بە گەورە سەیری کات نەک خۆی بە گەورە سیرکە. زۆر ڕاستە بێ خەڵک بە گەورە سەیریکا نەک خۆی بە گەورە بزانێ. پێت وایە لەسەر ئاستی گشتی خەڵک لەم ڕۆژەدا خەڵک خۆی بە سادە و ساکار نیشان بدەن یان خۆیان بە گەورە نیشانەدەن؟ لە ئاستی شەیە لە ئاستی کۆمەڵگایە بەگشتی لە ئاسی کۆمەلگای خەڵکەکان وەکو میلێت وەکو هاوڵاتی لە ئاسی یەکتریا خۆیان بە بچووکتری ئەزانن بەڵام بۆ تابینی کە ئەمڕۆ شتێکی وەزعێکی وایە خۆڵقانووە کە کەس حساب بۆ کەس ناکە کەس گوێ لە کەس ناگرێ. باشە مرۆڤ ئەبێ خۆی بە گەورە بزانێت یان خەڵک بە گەورەی بزانێت؟ چی دەبێ خەڵک بە گەورەی بزانێت خەڵک ڕێزی بگرێ ئیشەکانی وای بێ کە خەڵک بەرچاوی ڕێزۆ سەیری بکە نەخۆی بە گەورە بزانێت تا ئێوارە بام لەم شارەی بینە کە هیچم نەبێ لە وجودا وایە. بەڵام کەسانێکیشمان هەیە هیچ نین جگەرەسیان لە کۆمەلگای دیار نییە کەسێکی ڕەنگە باشیش نەبن خۆیان زۆر بە گەورە ئەزانن. ماهێتی نییە ماهێتی نییە و ئیشە تا ئێوارە خۆی بە گەورە بزانێ کە جێدەستێکی نەبێ و مەکانەتێکی نەبێ با لە ڕۆحی خۆیان خۆی هەر بەزل بزانێ
گرنگە مرۆڤ خەڵک بە گەورەی بزانێ نەک خۆی ئەبێت تەواازعی هەبێ بەرامبەرەکەی هەتا خەڵک بە گەورەی بزانێ پیرەمێر خۆیە فەرمێ سوراحی ئەبێت سەر فرو دێنێ لە بۆ پیاڵەکە تێیکاوی ئەبێ گەورە ماهێتی ئەوەی تیاابێ گە سوراحەکەی چیتیانە بێ پیاڵەکە چاوەڕێکی لێ بکە هیچیتیان نییە سادەی سەکاری زۆر گرنگاری بە تاکیید هەل لە دینی ئیسلامی شافەرمێ تەواازع باشترین شتە بۆ ئینسانەکان باش ئەگەر کەسێک خۆی بە گەورە زانی و خۆی گەورە نیشاندا ئایا کۆمەلگا چۆن سەیرەکە تەقیمی خەڵک چۆنە زۆری خەڵکەکە بە سوک سێریەکە هەر بە خراپ سێریەکە بە چاک سەری ناکە نمونەشمان زۆرە چەنە هەم حسابی مەسئولەکانی خەڵ ئەو لاوانێ مەسئول هەیە لەناو خەڵکە هیچ ڕاستیدێکی نییە وڵات مەسئولیش هەیە مەسئولی واش نییە خەڵک خۆشێوێ خۆ هەموو شتێکیش بە پارە و پول و دەسەڵات نابێ زۆر گرنگە مرۆڤ سادە خۆی سادەبی خۆشترە سادە من کابراایکی سادەم خەڵک خۆشی هی وایە خۆشی وایە ڕقی دێمە بەڵام تا سادەیە باشە ئەو گەورەی ئینسان لەوایە خۆی مەعەدەل بە بچووکتر بزانێت لە خەڵک سادە بێت لەناو خەڵکە باشە نەکو خۆی بە گەورە بزانێت گرنگە مرۆڤ خۆی خەڵک بە گەورەی بزانێت نەک خۆی بە گەورە بزانێت جوانەکەی لەوایە مرۆڤ جوانەکەی لەوایە گە خەڵک بە گەورەی بزانێت هەوی کە گەورەی لە خۆی بە گەورە بزانێت خۆی باشت بزانێ لای خەڵکی ژنیە بۆ چوونێکی ژێ دەوترێت لەم ڕۆژەیە ئەگەر سادە و ساکار خۆنیشانەی خەڵک زۆر بەکەم سیرتەکە ئەوە بۆ چوونێکی کەمە ئەوەی کە خۆی بە سادە و ساکار بشانە لای هەم لای خۆی گەورە و هەم لای میلەتیش سەربەرز و سەربەرزە من خۆم ئەزانم خۆم چاکم یاخراپە لە کۆمەلگایمەش وای دەهاتوە خەڵک تۆزە پارەی هەبێ یان تۆزە شتێکی لە خەڵک زیاتر خۆی بە گەورە ئازانێ طبعا ئەوانەی خۆیان بە گەورە ئازانن بەس خۆیان بە گەورە ئازان کەس بە گەورەیان نازانێت خەڵکەکەش گەورەی کردوون بەڕاستی بەداخەوە گەورەی ئینسان لەوایە خۆی مەعەدەل بە بچووکتر بزانێت لە خەڵک دڵسۆز بووی پاک بووی بۆ خاک و نیشتیمان بۆ میلەتەکە و بۆ هەوڵاتیانێ ئەو وەختە تۆ گەورەیت بۆ چورێکی ژێ دەوترێ لەم ڕۆژگارەیە وای لێ هاتووە ئەگەر سادە خۆت نیشان بدەیت خەڵک زۆر بەکەم سیرتەکە جا باس بە خەڵک بەسەر ئەوەی کە بەکەم سیر دەکا خۆی کەمە ئەو کورتەکەیەتی بە کورتەکەی کەواتە پندەکە پیرەمێر زۆر تەواوە ئەبێ مرۆڤ خۆی بە سادە و ساکات دەرخات ئەوە خەڵکە ئەبێ بە گەورە سەیری کات ئەی تەبعانەوە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ڕێی خەڵک بۆ چوونەکەی دەوترێت لەم ڕۆژە وای لێ هاتووە بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیدا ئەگەر خۆ بە سادە و ساکات دەرخەیت خەڵک بەکەم سیر دەکات ئەو کەسە خۆی کەمە ئەو کەسە گەر خۆی کەم نەبێ و خۆی سوک و سادە نەبێ خەڵک بە سود و سادە سەیر ناکە چونکە ئینسان خوا مرۆڤەکانی وەکو یەک دروست کردووە لە یەک مستەوایە ئللا بە تەقواکەی نەبێ و بە خواپەرستیەکەی نەبێ هیچ کەسێک لە هیچ کەسێک گەورەتر و بەرزتر نییە زۆر باشە ئەو کەسانەی کە خۆیان بە گەورە دەرەخان لەوانەیە بچووکیش بن لە ئەسڵدا بۆ چوونی بەڕێزت چێ لە سەریان ئەو کەسانەی کە دایم خوا نیشانە دەکەم من لە تۆ زیاترم لە من لە تۆ گەورەترم من لە تۆ باشترم وا خۆی نیشانەدات تااقەتی لەگەڵ هەموو کەسێکا قسەکە تااقەتی نێ بچێتە هەموو ماڵێکەوە ئەو کەسانە خۆیان حتمما نوقسانێکیان تایە حتمما خۆیان کەم و کوڕێکیان هەیە ئەیانێ بەهۆی ئەو تەکەبور و لوودبەرزی و خۆ بە زلزانیە ئەو کەم و کوڕیان بشارنەوە ئەجینا کەس لە کەس گەورەتر نییە کەس بۆی نیە لەس کەس خۆین کە پێشینانی ژەوشیان فەرموو ئەوەی بەرز بفڕێ نزمەنیشێتەوە بە دڵنیاییەوە جەنابێت بە پێی ئەزمموی تەمەند و بە پێی ئەزمموی ژیانت ئەو جۆرە کەسانە دیوە کە خۆیان بە گەورە ئەزانن بەسەر تۆ بەسەر خەڵکانی دیکەدا تۆکو هاوڵاتیە وەکو هاونیشتیمانیە وەکو مرۆڤێک چۆن سیرە و کەسانێکە کە خۆیان بە گەورە سیرەکەن چەندێک خۆی بە گەورە بزانن لای من بچووکە ئەگە ئەو کەسانی کە خۆیان بە گەورە بزانن نە خەڵک خۆیان جاکەن و خۆیان چەند بە گەورە بزانن لای من زۆر بچووکە لەبەرەوەی کە خۆی بە گەورە زانین تۆ بچووکی داری ئەگە چی بێ گەورە ئەوەیە کردداری جوانی هەیە بێ گەورە ئەوە نییە کە خۆی بەسەر توە بە گەورە بزانێ ئەوە قەت ئەوەیە خزمەت بکە بە تاکیدا کردداری جوان بێ خزمەت کە لە خزمەتی مرۆڤایەتی بێ نەک لە تەنها گەورە بێ بەسەر ئاسی خەڵکا خۆی گەورەکەی یعنی ئەگە من خۆم بەسەر خەڵکا گەورە کرد دارەوە زۆر بچووکم ئەگە کرددارەکەی جوان بێ بۆ خزمەتی خەڵک بێ و لە خزمەکاری خەڵک بێ ئەوە گەورەیە بەڕاستی ئەنی نەخۆی گەورەکە بۆ چوونەکەی دەوترێت لەم ڕۆژگارەی وەمە لێ هاتووە ئەگەر سادە خۆ نیشان بدەی خەڵک زۆر بەکەم سیر دەکات ئەم بۆ چوونە ڕاستە نەخێر هیچ ڕاست نییە ئینسانی سادە دائمە خۆشەویست لە ناو خەڵکە سادە دائمە خۆشەویستە و بۆچی ئینسان سادەیە خۆی بە گەورە نازانێت کە خۆشی بە گەورە نەزانێت ڕێزی خەڵکی لایە بۆ خۆی بە سادە پیشانەیە ئینسانی خاکی خۆشەویستە لای خەڵک بەعکسەوە ڕاستە ئێمە دەبێ خەڵک بە گەورەمان بزانێ نەک خۆمان
طبعا هەرێ خەڵک تۆ بە مەسەلە گەورەکە چییە؟ مەسەلەی ڕێز هەیە لای خەڵک کە ڕێزی لەگەڵی خۆ لە لای گەورە لە لای خەڵک گەورە دەرەکەی، بەڵام خۆ لە نەفسی خۆ تا ئینسانێکی سادەیت کۆپشانەوە هەروەندە. بۆ چوونەگەیە دەوترێ لەم ڕۆژگارەی وای لێ هاتووە ئەگەر خۆ بە بچووک و سارە دەربخەی خەڵک زۆر بە بچووکتر دەزانێت. ناقوربانەوە هەڵەیە بە عکسەوە ئەو هینە ڕاز نییە هەوشێ ڕاز نییە غەڵەتە. هەرە بێ خۆ بە بچووک بزانانی هەتا خۆ بە بچووک بزانی گەورێت. کەواتە مرۆڤ بێت یاخود چوار دەورەکەت ئەبێت ئەوە بسەلمێنن یاخود ئەوە ئیسپات بکەن کە تۆ کەسی گەورە مەزنیت. بەڵێ قوربان چواردەورەکەەوە بێ ئەوان شایەتی بۆ بن هەڵە سەنگێنن مەعامەوە لەگەڵ بکەن سەفەری لەگەڵ بکەن بۆ ئەو ساوان بۆیان دەرەکەی کە تۆ مرۆڤێکی گەوری یا بچووکی بەس کە دڵسۆز بووی پاک بووی بۆ خاک و نیشتیمان بۆ میلێتەکە و بۆ هەوڵاتیانێ ئەو وەختە تۆ گەورەیت. کەواتە ئەو کەسانی کە گەورن بەڵام سادە خۆیانی شەندەرێنەوە کۆمەلگادا لای خەڵک خۆشەویستن. زۆر بە زیاوە خۆسەویشتن بێگومان ئەمانە کە ئاوە کە کابرا سیرەکەی مەسەبێکی هەیە یان پلەیەکی هەیە یان پارەیەکی هەیە یان سەربەت و سامانێکی هەیە کە خۆی زۆر سوک و سادە بسانێ خەڵک زۆری خۆشەوێ خەڵک باسیەکە خەڵک ڕێزی لێگرێ. کەواتە بێ ئێمە خەڵک بە گەورەمان بزانێت نەک خۆمان. زۆر ڕاستە بێگومان ئەبێ خەڵک تۆ بە گەورە بزانێ خەڵک باسی کا بڵێ ئەو پیاوێکی گەورەیە لە هەیبەت و لە تەبیعەتیە نەک تۆ خۆ دڵکێشی بەسەر خەڵکا و خۆ بەسەر خەڵکا باەیت و بە پارەتەوە بێ بە مەنسەبەکەتەوە بێ بە هەر شتێکتەوە بێ کە خەڵک باسی کردی پەنجە و بۆ ڕانەکێشێ کە پەنجەی بۆ ڕاکێشای بە گەورەی و بە پیا و بە ئینسانێکی محتەرەمت دابنێ. بۆ چوونەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو لە سەرم پەندەی پیرەمێرد کە بەڵێ ئەو کەسانەی کە بەکردەوە زۆر گەورە ڕەفتارەکەن بەڵام لە ناخی خۆیانە لە هەڵسو کەوتیانە بچووک خۆیان نیشانەدەن بە دڵنیاییەوە ئەم جۆرە کەسانە لە نێو خەڵکە سنگ و قورسایەکی گەوریان هەیە. ئەم جۆرە کەسان لە لای خەڵک خۆشەویستن لە لای خەڵک ڕێزدارن بە پێچەوانەوە ئەو کەسانەشی کە خۆیان بە گەورە دەزانن لە بەرامبەر خەڵکانی دیکەدا ئەوە خۆیان لە بنەڕەتدا بچووکن ئەوە خۆیان لە بنەڕەتدا لاوازن بۆیە هیچ کەسێک بە چاوی قورسەوە سەیری ئەم جۆرە کەسان ناکات. هەمیشام کەسانە ناو خەڵکە لە ناو کۆمەلگەدا زۆر بچووکتر دەرئەکەون لەوەی کە خۆیان هەستی پێەکەن. بۆیە زۆر گرنگە مرۆڤ هەمیشە کردەوەکانی جوان بێت ڕەوشی جوان بێت ڕەوشی جوان لە ناو خەڵکە بڵاو بکاتەوە خزمەتی جوان بە کۆمەلگا بکات ئەو کاتە پێویست بەوە ناکات ئەو خۆی بە گەورە بزانێت ئەوە خەڵک ئەو کاتە خۆیان ئەم کەسە بە گەورە دەزانن و بە پێشەوەی ڕەوشی جوان و خەڵسوکەوتی جوان سەری دەکەن. گەورەی مرۆڤ لەوەدا نییە نەچیتە هەموو کۆڕ و کۆبوونەیەکەوە نەچیتە هەموو مەجلیسیەکەوە نەچیتە هەموو ماڵێکەوە لەگەڵ هەموو کەسێکا قسە نەکەیت بەڵکو گەورەی مرۆڤ لەوەدایە لەگەڵ مناڵێکا مناڵ بیت لەگەڵ گەورەیەکا گەورە بیت لەگەڵ پیرێکا پیر بیت لەگەڵ گەنجێکا گەنج بیت کەسێکی خۆگونجێن بیت لەگەڵ چوادەورەکەدا و بە زمانی شیرین و بە هەڵسوکەوتی جوان بتوانی سەرنجی چوادەورەکەت بەلای خۆت ڕابکێشیت ببیتە قودوەیەک ببیتە پێشەنگێک بۆ چواردەورەکەت تاک و خەڵک لە تۆوە فێری خزمەتکردنی خەڵکی دیکە و ڕێزگرتن لە خەڵکی دیکە ببن. ئەمە ڕەوشی جوانی مرۆڤە ئەمە گەورەی مرۆڤ دەرەخات نەک ئەوەی کە تۆ هیچ نەبیت هیچ جێگە دەستێکە دیار نەبێت زۆر لاواستر بی لەوەی کە خۆ دەستی پێناکەی بەڵام خۆت بە گەورە بزانیت بە دڵنیاییەوە ئەمە جۆرێکە لە نەخۆشی ئەگە مرۆڤ خۆی بە گەورە بزانە بەسەر خەڵکانی دیکەدا بە پێی شەرعیش بە پێی دەستوری ئیسلامیش هەر کەسێک مسقالە زەڕێک خۆ بە گەورەزانی ناخیا بێت بە دڵنیاییەوە ناچێتە بەهەشتەوە. ئێمە هیواداری مرۆڤەکان سادە خۆیان نیشان بدەن خەڵک بە گەورە سەیریان بکات نەک خۆیان بە گەورە بزانن. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.